ئەمساڵ بەهۆی زۆربوونی ئاوی زەی بچووک و گۆڕانی ڕێڕەوی ئاوەکەیەوە ڕووبارەکە بۆ مەلەکردن دەست نادات و مەترسی گەورەی هەیە لەسەر ئەو کەس و گەشتیارانەی لە ئاوەکەدا مەلە دەکەن. خەڵکی ناوچەکە دەڵێن ئەمساڵ بەهۆی ڕوودانی چەند کارەساتێکی دڵتەزێن خەڵکیش ترساون لە مەلەکردن و کەمتر بۆ خۆ فێنکردنەوە دەچنە ئاوەکەوە. بەڵێ ئەمساڵ بە تاکید ئاوەکە هەندێک دەڵێن کەمی کردووە، بەڵام بە هەمان شێوە زیادشی کردووە. ڕێوڕەوی ئاوەکەش گۆڕاوە باکیت ئیتر بۆ مەلەوانی زۆر خەتەرە و پێویستە زۆر ئاگدار بی. باکیت باشترە، ئیتر ڕێنمایەکان هەبێ باشترە، بەڵام ئیتر کردنیشە بڵێن چی دەسەڵاتی ئێمەتیانە. وڵات باکیت زیاتر لەسەر گەشتیارەکانە چکەوان نەشارەزان پێویستە زۆر ئاگدار بن و بەوانەی کە لێرەشن و نیشتەجێن بۆ ئەوانش هەر هەمان شێوەیە، بەڵام ئیتر زیاتر بۆ گەشتیارەکانە. دڵنیاییەوە چەند ساڵان شوێنەیە بینی دایمە و سەعاتژمەیە هەر لە مەلەوانیکردن، بەڵام ئێستا بە پێی تیژی ئاوەکە و ڕێڕەوی گۆڕانی ئاوەکە سا خەڵک کەمتر مەلەوانەکە لێرانە و هەر لە ناوچەی تەختە زیاتر چکە ئەمساڵ هەندێک حادیسەی نالەبار ڕوویدا بەسە خەڵکەکە و بۆی زۆری ئاوەکەوە قوربانی هەبوو لە مەلەوانیکردنا، بۆیە خەڵک کەمتر ئێستا ڕوو لە ئاوەکە و مەلەوانیەکە. ساران ئێرە لەوە مەترنیۆ 2 مەتر قورب بووە، بەڵام ئێستا ئێرە لەوە 10 مەتر زیاتر قورب بێ. من وەکو هاوڵاتیەکی شاری تەختە داوا لە کەشتیارانەکەم ئەوانەی کە لە شوێنانەوە دیان زێیەکە زۆر قولە، زێیەکە زۆر قولە و زۆر دەبێ ئاگان لەخوا منەستن ناو زێگۆک ساران مەلەوان کەن و چونکە زێیەکە زۆر قولە ئێستا حالیان. بەرگری شارستانی کۆیە دەڵێت ئەمساڵ مەلەکردن لە زەی بچووکدا خۆکوژیە، چونکە ئاستی ئاوەکە چەند هێندە لە ساڵی ڕابردوو زیاترە و لەگەڵ ئەوەشدا بەهۆی بەردانەوەی ئاوی ژێر دەریاچەی دوکان ئێجگار ساردە و ئەوانەشی مەلەکردن دەزانن ڕەنگە بەهۆی ساردی ئاوەکەوە گوتچیلیان لە ئاوەکەدا لەکار بکەوێت. ڕێنمایی ئەوان ئەوەیە بە هیچ جۆرێک خەڵکی ناوچەکە و گەشتیاران لەو ئاوادا مەلە نەکەن. زەی بچووک ئەگەر باز بکەین بە هیچ جۆرێک لە هیچ کات و ساتێکدا یعنی نەشیاوە بۆ مەلەکردن، بەڵام بەداخەوە زۆر جار بوویتە هۆی کارەسات جیان بە ڕێنمایەکە نەداوە یاخود توانیان نەبووە، بۆی هەیە ئەو خەڵکانێک کە هاتوونێ دەرەی شاری کۆیە بن دەرەی ئەو سنوورە بن کە زەی بچووکی پێدا تێپەڕ دەبێت و شارەزاییان نەبووە لە زەی بچووک. ئێمە تابلۆمان هەرواسیەوە بۆ ئەوەی خەڵکمان ئاگادار کردوتەوە کە لەم شوێنانە مەلە نەکەن و بەردەوامیش ئاگاداریان دەکەن بۆ ئەوەی دایکان و باوکان ئاگاداری جگەرگۆشەکانیان بن نەهێڵن بچن لەو شوێنانە جگەرگۆشەکانیان مەلەوانی بکەن چکە کارەساتی لێ دەکەوێتەوە. ئەمساڵ بەهۆی بارانبارینی زۆری ئاوی دەریاچەی دوکان بە ئەندازەیەکی چاوەڕوان نەکراو زیادی کردووە. لە هەمان کاتدا بەهۆی سەرڕێژی دەریاچەکەوە ئاوی زەی بچووکی زیادی کرد. بەرگری شارستانی پێشنیار دەکەن بۆ ئەوەی کارەساتی دڵتەزێن و خنکان و ڕۆنەدات خەڵکی خۆیان بە دوور بگرن لە مەلەکردن.